بۆی خەرجنەکردنی پارەی پێویست لەلایەن ئیدارەیانی وەرشی دەربەندیخانەوە تیپی باسکێ و شارۆچکەیە ناتوانێت لە خولی ناوی عێراق بەشداری بکات. سەرپەرشتیارانی یانەی دەربەندیخان بابیانووی نەبوونی پلانی پێشوەختە و درەنگ ئاگادارکردنەوەیان لەلایەنی شێتی باسکەی عێراق بۆ بەشداریانەکەیان لە پاڵاونەتی ئەم ساڵیان کە برایە مانگی ئایندە بەڕێوە بچێت ئامادە نین بودجەی پێویست بۆ باسکەیانەکان تەرخان بکەن. ئەمەش نیگەرانی وەرشدۆستانی دەربەندیخانی بەدوای خۆی داهێناوە و پێیان وایە ئیدارەیانەکان و توانەکانی بۆ بەشی تۆپی پێچڕ کردوێتەوە و بەشەکانی دیکەی فەرامۆش کردووە. بەپێی بەدواداچوونەکانی پێیان باسکەی دەربەندیخان پێویستی بە 100 بۆ 120 میلیۆن دینارە تاوەی بەبێ گرفتی دارایی بەشداری خولی باسکەی ناوی عێراق بۆ ساڵی 2020 بۆ 21 بکات. ئەوەی کە دەرفەتی بەشداریکردن بەیانەکەمان بەخشا لە خولی ناوی عێراق بۆ یاری باسکە سەرۆکیانە و دەستەی کارگێری و بە تایبەت سەرپەرشتیاری تیپی باسکە ئەوڵ و مادووبوونێکی زۆر کراوە لە ڕێی بەڕێوەبەرایەتی وەرزش لە ڕێی وەزارەتی وەرزشولاوە لە ڕێی ئیدارەی پارێزگای سلێمانی کە هەرچۆن بێ بتوانین ئەو بڕەپارەی کە پێویستە هاوکاریە پێ بکرێت تا بەشداری خولی عێراقی پێ بگرێ بەڵام بەداخەوە هەر دەرگایەک هەر شتێک پێویست بێ دامان لە دەرگایە بەڵام بەداخەوە بەدەمەواتن نەبوو بۆ حکمەوەی یانەی دەربەندیخانی خۆی خاوەنی ژێرخانی تایبەت بەخۆی نییەوە ئابووری دارایی باری دارایی ئەوەندە باش نییە بە نیگەرانێکی زۆرەوە کە بڕیاری ئەوماندا کە بەشداری خولی ناوی عێراق نەکەن ئەو تیپەیە کە بەڕاستیەوە هەم وەرزشکارن هەم مەشینی گەران کردو بەڵام لە کاتێکی ئەوەی هیچ بەدەمەوە هاتنێک نەبێەوە وەزارەتی وەرزشولاوە و هەر جیهاتێکی پەیوەندیدار بەم وەرزشەوە هیچ هاوکاریکێمان نەکرد بۆی بە ناچاری و بڕیارەماندا و لە ئێستاشە ئەگەر بێت و وەزارەتی وەرزشولاوە و حکوومەتی هەرێمی بەشداری بڕیاری هاوکاری ئەم تیپە بدایە ئەمەتوانین بەشداری بکەوت چونکە هێشتا دەرفەت ماوە بۆ هیوایی بێنە سەرخەت و هاوکاری ئەم تیپەیە بکەن بۆی بەشداری بکەین. بۆ تۆپی پێ تقریبان بڵێ خولێکی بەرداوامە پلانی ساڵانە هەیە کە بۆی کە ئەمە پلانێکە ساڵانە بۆ هەموو تیخولانەدا هەندێک هەیە بەتابەت خولەکانی کوردستان و تۆپێکێک لەو خولانەی بە بەردەوامی ڕۆیشتوانەی لە پار و ساڵانە پلاندانێ بەڵام باسکە ئەمە پێشهاتێکی نوێ بوو 2 مانگ پێشتر ئاگادار کرایەوە کە هەرچەند جهدی زۆر کرا هەوڵ و مادووبوونی زۆر کراوە ئەوەی پێویست بێ کراوە لە کۆمپانیاوە لە هەر شەریکێک کە پێویست بێ بە پێویستپانزانی بێ بتوان سپۆنسەری تیپ بکەن و دەرگاش کراوە بووە هەر بە ڕێزیگە و تێچۆ بگرێتە ئەستەوە بەداخەوە